عدنا بالحرية وهذا مصير كل إنسان خاين. يا ناس لو تعرفون هذا سوى بالعالم، سوى بالعراق. 23 ساڵ پێش ئێستا لە کاتی پرۆسی ئازادی عێراق ئەبوو تەحسین بە تاکەنەعلەکەی لە وێنەی سەدام حوسێنیدا. ئەو بە بەرچاوی میدیا ناوخۆیی و جیهانیەکانەوە ئەو کاری کرد و بوو بە ڕەمزی ئازایەتی و ڕوبەڕووبوونەوەی ستەم. چەندین کەس ئامادە بوون لە بەرامبەر پارەیەکی زۆردا ئەو تاکەنەعلەی ئەبوو تەحسین بکڕنەوە وەکو هێمایەکی بەرەنگاربوونەوەی ستەم هەڵی بگرن. بەڵام ئەو دەڵێت هەڵوێستی نیشتیمانی نافرۆشرێت و تاکەنەعلەکەی لە مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە دەپارێزێت. هەموو ساڵێک دێم بۆ هەڵەبجە چونکە هەڵەبجە لە ناخمدایە. ئازارەکانی دەناسم هەروەک ئازاری ئێمەی عەرەبی عێراقی لە بەغداد. خەڵکی هەڵەبجەش بە هەمان شێوەدایان ناڵاند. هەر بۆیە من ڕێزی خەڵکی هەڵەبجە دەگرم. هەڵوێستی نیشتیمانی نافرۆشرێت. ئێمە هەڵوێستی نیشتیمانی نافرۆشین. بۆیە ئەو تاکەنەعلە وەک موڵکی هەموو نیشتیمان دەمێنێتەوە. هەر بۆیە هێنامان بۆ هەڵەبجە چونکە ئەمە شوێنێتی. کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی کوردستان لە مۆنومێنتی شەهیدان خەڵاتی ڕەزیلەنان و وەفایان بە ئەبوو تەحسین بەخشی وەکو ڕەمزێکی ئازا و چاونەترسی ڕەتکردنەوەی ستەم. کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان ئێمە لە خزمەتی هەر کەسێکان کە ڕۆژە لە ڕۆژان زەحمەتێکی لە پێناوی ئەم وڵاتەیە کێشابێ. ئەو تەحسینیشکە ئەو کاتە تەمان پێشتر وەک وارزمکردی پێشمەرگە بۆ زەحمەتی کێشا و دواتریش کە ئەو هەڵوێستان مەردانەی نوان ئێمە وەکو کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان لەقی شارە زور پێمان خۆش بوو کە خەڵاتێکی ڕێزلێنانی پێبەخشین کە وەکو ڕێزێک بۆ خەڵکی هەڵەبجە بۆ ڕێزێک وەکو مۆنومێنتی هەڵەبجە کە لێرە ژمارەیەکی زۆر لەو شتانەی کە لێرە پارێزراون وەکو حەبلەکەی عەلی حەسەن مەجید وەکو قەڵەمی ئیعدامکردنی عەلی حەسەن مەجید کە لێرە پارێزراوە ئەویش هێنا لێرە داینا وەکو ڕەمزێک. ئەبوو تەحسین بۆ یەڕەشەی کوشتن لە خۆی و خێزانەکەی لەلایەن حیزبی بەحسەوە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ئێستا لە هەرێمی کوردستان دەژی. ئەو بۆ کارەی ئەنجامیدا ناوی چووە مێژووی عێراقەوە وەکو کەسێکی ئازا و باڵوێست و نیشتیمانی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.